ڕێخستنا یونیسێف یابسەر نەتەوێنیەک بووی بە دراپۆرەکە خۆدەدا دیارکردن گۆ 3 ملیۆن و 800 هەزار زارۆک لە سووریە نەهاتنە دەرزیکردن و ئەو دمەترسیە دەنە گۆ بنەخۆشیە حەزبایە بکەبن ئەف هەژمارە مەزن هاتە خویانیکردن پشتی گۆ ڕێخستنا یونیسێف دەخواست گۆ زارۆکên گۆ تەمەنێوان دناوبەرە 6 مەهان تان 5 ساڵان دەرزی بکەن دا گۆوانج نەخۆشیایی بپارێزن هێژایی بیرخستنی گۆ دەرزیکردن 19 هێوێ مهێدە دەست پێکردیە بەردەفکە یونیسێف کریستف بۆلیار کە کۆنگرەکەی لە جنێفێدا دیارکردن گۆ ئەو دالیکاریە زارۆکەدا ئامادەنە گۆ زارۆک کاری بنەخۆش نەخۆشیە بپارێزن و تێزانن گۆ ئەو نەخۆشی بلەستێ بەڵاوکردن هەروەها کریستۆفدا دیارکردن گۆ ئەو دەرزی وێل 1209 ناوەندێن تەندروستی وەرن بەڵاوکردن و 6,000 کەس دوی کاریدا بەشدەر بن و گۆری ڕێخستنی گۆڕاژەیە پاراستنیش 98 سەدی داکەتە 52 سەدی ئەو جیب سەدەما تۆ باران ئەفرۆکێن ڕێژیمێ گۆگەلێک ناوەندێن تەندروستی وێرانکردنە یونیسێف ئولگۆری خەباتاوێدا دیارکردن گۆ ئەوێنە کاریبن دەردۆرا 23,000 زارۆکی دەرزی بکەن ji ber zehmetiya derbasbûna wan li hin navçeyên gۆ şer lê diqewime di heman demê de yûnîsêf da zanîn گۆ سەدەما بەلافبوونا نەخۆشیە حەزبا di nav zarokan de ji ber pevçûnên got her dem diqewmin û ji ber dorpêçkirina rejîma Esed li ser hejmarek navçeyên got hatine rizgarkirin û bi van sedema jiyana gelek zarokan di metirsiyê de ye